بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني الروشنايي دنجي. ناوی کتێب مەی و جگارە و نێرگەلە لە نێوان زانست و ئیسلامدا. نووسەر ئەدیب نەجمەدین قەرەداغی. دیزاین گۆڤاری بڕیار. چاپی یەکەم، چاپخانەی سیمە. مافی لە چاپدانەوەی پارێزراوە بۆ نووسەر. ساڵی چاپ 1432 هیجری بەرامبەر 2011 میلادی. ژمارەی سپارنی لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە 1461 ساڵی 2011 پێدراوە. خوێندنەوە عەلی خۆشناو. کارە دەنجەکان ڕێبین کاظم بندیان. پێشکەشە بە ڕابەر و فریادڕەسی مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم کە هەموو ژیانی تەرخان کرد تاکو لە بەندایەتی بەندە و هەوا و ئارەزوو ڕزگاریان بکات و ببنە تەنها بەندەی خوا و کاڵای مرۆڤ بوونیان پێ بپۆشێت. پێشکەشە بە باوکو و دایکی زۆر دڵسۆزم کە هەمیشە لە خەم و پێگەیاندنی مندا بوون و لە سەختی ژیان و کەمی دەرامەتدا هیچ کات ڕێگر نەبوون لە خوێندنم، بەڵکو هاندەری زۆرم بوون و هیوا و ئاواتیان پەروەردە و پێگەیاندنم بووە. با هەموو مامۆستاکانم ئەگەر تەنها وشەیەکیشیان فێر کردبێتم، هەموو ئەو کەسانەی کە لەبەر خاتری ئەڵڵا یان تەندروستی یاخود ماڵ و منداڵ یان هەر شتێکی تر وازم لەم سێ دێوەزمەیە و هاوشێوەیان دەهێنن. بەو کەسانەی بار شێوەیەک بێت ڕێگری لەو مادە فەوتێنەرانە دەکات، بە ئاڵا گیان و دایکی کە خزمەت و یارمەتی معنەوی داوم و ڕێگر نەبووە لە بەردەم کار و چاڵاکیەکانمدا. پێشەچی یەکێک لە خەفەت و دڵتەنجیە هەمیشەیەکانم ئەو هەموو پلان و پیلانە زۆر و بێکۆتاییانەیە کە لە دژی مرۆڤایەتی ئەنجام دەدرێت کە ئەویش لە پێناو بەرژەوەندی تەنها چەند کەسێکدایە. لە هەمان کاتدا هەمووشیان کەمتەر خەمین بە رامبەری نەبوونی هۆشیاری و شارەزاییەکی تەواو با هۆکار و دەرەنجامەکانیان زیاتر بەرەو هەڵدێر و تێڵێر بوونەوەمان دەبات. لەو دیاریە جوانانەی کە پێشکەشی کۆمەلگا و هەموو گرۆی مرۆڤایەتی کراوە بریتیە لە باس و ناوەڕۆکی ئەم نامیلکەی بەردەستان کە بە قەڵەمە کز و کەم دەستەکەی خۆمان نووسیومانە کە بەرهەمی ماندووبوونێکی زۆر و خوێندنەوەی هەزاران لاپەڕە و تەرخانکردنی سەدان کاژمێرە کە ئەویش لە ئەنجامی بیرکردنەوە و خەفەت خواردنێکی زۆر بۆ گیرۆدەبوونی زۆرێک لە چین و توێژەکانی کۆمەلگا بەدەست بەکارهێنانی ئەم مادە بێسوودانەوە کە ئەوانیش عارەق و جگارە و نێرگەلن کە دەتوانین بڵین تواندراوە لە ڕێگەی ئەمانەوە ئامانج بەدەست بهێن و بیپێکن. نزیکەی 4 تا 5 ساڵی ناوبەناو بەسەریەکەوە خەریکی ئەم پرۆژەیە بووم و زۆر هەوڵم داوە باش بێت، بەڵام لەگەڵ ئەوانەشدا بێکەم و کوڕی نابێت. جا هەر شتێکی باش و جوانی تێدا بوو ئەوە فەزڵ و بەخششی ئەڵڵایە و هەرچی ناتەواوی و هەڵەیەکیشی هەبێت ئەوە لە خۆمەوەیە. بۆیە ئاواتێکی گەورەم بوو کە ئەم کتێب و توێژینەوەیە با چاپ بگەیت و پێش مردنم بڵاو بێتەوە، چونکە ئەوەی با خۆت دەکرێت و دەیزانی ڕەنگە کەسێکی تر بەو شێوەیە نەتوانێت ئەگەرچی دڵسۆزیش بێت. ئەم سێ بابەتەشمان بۆیە پێکەوە هەڵبژارد چونکە هاوشێوە و نزیکی یەکن و گەلێک جار بە دوو یەکدا دێن و دەبنە پلە بۆ ئەوەی دێ و هەندێ جاری تریش سەر بۆ مادە هۆشبەرەکانی دیکە سەرڕا دەکێشێت و 2000 دەستی لە بنی هەمانەی خاڵیەوە دەردەچێت و کە تیریش لاکەوان دەرچوو تازە پەنجەی پەشیمانی گەستن دادی نادات و دوای سووتانی دەستیش فولێکردن و گریان سوودی پێناگەێنێت. ئەم نامیلکەیە لێکۆڵنەوەیەکی وردە سەرەتا خوێندنەوەیەکی زانستی دەکات سەبارەت بە زیانەکانیان لە ڕووی جەستەیی و کۆمەڵایەتی و مادیەوە، دواتر هەڵسەنگاندنیان لە ڕووی ئاینیەوە و حوکمی شەرعیان. بۆ ئەم مەبەستەش دەتوانم بڵێم کەمترین زانیاریم لە خۆوە نەنووسیوە، بەڵکو دوای خوێندنەوەیەکی زۆر لە کتێب و گۆڤار و ئینتەرنێت و چەندین سایتی جۆرا و جۆر ئینجا هەڵسەنگاندن و بەراوردکردنی زانیاری و فتوواکان، بەڵام مەرج نییە لە هەموویاندا سەرچاوەکانیان نووسرا بێت، ئەمەش لە بەرزۆریان بە تایبەت ئینتەرنێت. بۆیە لەم کتێبەدا وەڵامی ئەو پرسیارانە بەرچاو خراوە: ئایا ڕاستە جگەرە و هاوڕێکانی بکوژی مرۆڤە؟ ئایا ڕاستە عەرەقی تێکەڵ دەکرێت؟
ئایا دەتوانرێت وازیان لێ بهێنرێت؟ ئەگەر دەتوانرێت چۆن و بەچی؟ لەبەر گرنگی باسەکە و کەمی زانیاری و هۆشیاریمان زۆر وردەکاری و لەسەرخۆیی تێدا بەکار هاتووە. جا ئیتر مەرزیش نییە لە هەموویدا پێکا بێتمان. کاتێکی زۆری ویستووە تاکو و نووسراوە، بۆیە حەز دەکەین بەڕێزیشت زۆر باوردی و لا گەشتێکی ئارامدا بیخوێنیتەوە و بڕیاری خۆت بدەیت بە تایبەت ئەگەر جیرۆدەی یەکێک لەو سێ دێوەزمێ بوویت، تاکو بەرچاو ڕوون بیت لە بەکارهێنانیاندا و ئەگەر بەردەوام بیت لەسەری چ سەرنجامێک چاوەڕێت دەکات و زیانی دنیایی و قیامەتی چی دەبێت. دواتر ڕوونیشکراوەتەوە چۆن دەتوانیت بەسەر خۆتدا زاڵ بیت و چۆن کۆنتڕۆڵی حەز و ئارەزوەکانت دەکەیت و چۆن خۆت لە دەستیان قوتار دەکەیت و جارێکی تر نەگەڕیتەوە سەریان. زۆر جاران دەبیستینیان پرسیار دەکرێت ئایا جگارە و نێرگە لە حەرامە؟ هەندێک جار وەڵامی زانایانمان سەبارەت بەم پرسیارە ڕوون نییە. ئەمەش بەهۆی ئەوەی ئەو مادانە تا ئاست و سنوورێک تازەن و بەلایەنەوە وایە دەقێکی ئاشکرا نییە لەسەریان، بۆیە بەڕاشکاوی فتوای حەرامبوونیان نادرێت. لەم چەند لاپەڕێدا هەوڵ دراوە بە بەڵگەی زانستی و شەرعی وەڵامی ئەو پرسیارە بدرێتەوە. جێگەی داخیشە تا ئێستا چەند لە کتێبخانەکان گەڕاوم شتێکی وەهام بەرچاو نەکەوتووە کە ئەو لایەنانەی تێدا وەکو پێویست کۆبووبێتەوە و لێکۆڵینەوەیەکی وەها وردیش لەبارەیانەوە کرابێت، جگە لە هەندێک نامیلکە و شتی کەم نەبێت. تەنانەت ئەو کتێبانشکە بە زمانی عارەبی هەیە لە ئاستی پێویستدا نەبوون و ئەوەیشی دەستم کەوتبێت سوودم لێ وەرگرتووە. لە هەمووشی گرانتر تێ هەڵکێشکردنی باس و بابەتەکان بوو پێکەوە و داڕشتنیان. لە هەموو ئەمانەش قڕستر ئیخلاسە بۆ خوای گەورە، ئایا تا چەند بۆ ئەو نووسراوە کە ڕەنگە ئەمە بە ئەندازەی هەموو ماندووبوونەکانی تر ماندووکار بێت. خۆ هەرکردنی ئەم وتەیە ئیخلاسێکی تری دەوێت. پێویستە بشزانین هەر لە تاکێکی کۆمەلگاوە تاکو و مامۆستایانی قوتابخانە و مامۆستایانی سەرمینبەر تا دەگاتە ئاستی حکومەت و دەسەڵاتیش هەمومان کەمتەرخەمین بەرامبەر ڕوونکردنەوەی ئەم ڕاستیە. ئەم نامیلکە و توێژینەوەیە نامەیەکی بەپەلەیە بۆ هۆشیارکردنەوەی لاوان و ئاڵوودەبوانیەتی تاکو چیدی لەوە زیاتر جیرۆدەی دەستی ئەو ماددە ژەهراویانە نەبن و بڵێن پێش ئەوەی ئەوان لە ژیاندا بمان کوژێننەوە بە ئێمە ئەوان بکوژێنینەوە و پێش ئەوەی بمان خۆن بە ئێمە ئەوان نەخۆین و پێش ئەوەی گیانمان بکێشن بە ئێمە ئەوان نەکێشین. بۆیە لە کۆتایی ئەم پێشەچێدا دەڵێن مرۆڤ زۆر لەوە گەورەترە کە نەتوانێت بڕیاری زاڵبوون بەسەر خۆدا بدات و هەر دیل و گیرۆدەی دەستی ئارەزوو بێت. جا گرنگە لە پاش خوێندنەوەی ئەم لامیلکە یا گوێبیزبوونی هیچ دوو دڵیەکی نەمێنێت و بڕیار بدات و بڵێت با یارمەتی پەروەردیگارم چیدی بەدەست حەزێکی تێکشکێنەر و تاقەت پڕووکێنەرەوە یاری نەکەم و لەو کۆت و بەندیە خۆم ئازاد دەکەم. بۆیە لێرەوە دەڵێن یان تەندروستی و سەلامەتی یان خۆشیەکی کەم، بەڵام ژیانێکی پڕزیان و دەردەسەری و توشبوون بە نەخۆشیە ترسناکەکان و دووچاربوون بە نەخۆشی و ئازارێکەوە کە تەنها چارەیەکیشی نییە. بەشی یەکەم مەی خواردنەوە. یەکەم پێناسەی مەی عەرەق. دووەم قۆناغەکانی حەرامکردنی عەرەق و حیکمەتی حەرامکردنی. سەیەم زیانەکانی عەرەق لە ڕووی مادی و جەستەیی و کۆمەڵایەتیەوە. چوارەم حکمی عەرەق لە ئیسلامدا. پێناسەی مەی عەرەق. عەرەق خەمر لە زمانەوانیدا بە مانای داپۆشین دێت، بۆیە بە سەرپۆشیش دەگوترێت خەمار، چونکە سەر و گەردەن دادەپۆشێت. عەرەقیش بە خەمر ناو دەبرێت لەبەر ئەوەی کە عەقڵ دادەپۆشێت و هەندێک جاریش هەر نایهێڵێت، بۆیە ئاوا پێناسە دەکرێت. الخەمر ما یخامر العەقڵ. لە شەرعیشدا بریتیە لە هەموو ئەو شتانەی کە سەرخۆشکار بێت، ئیتر کەم بێت یان زۆر، ئەگەرچی لە ترێ یان خورما یان گەنم یا جۆ یا هەر شتێکی تر دروست بکرێت. پێکاتەی سەرەکی لە عەرەقدا کوحولی ئەثیلیە یان ئەلئەثانول کە ناوە زانستیەکەیەتی، ئەمەش بە مانای گۆڕانی شەکر بە مادەی ئیثانۆل و نەمانی ئۆکسیجین تێیدا دێت. قۆناغەکانی حەرامکردنی عەرەق. لا پێش ئیسلام و سەردەمی نەفامیەتیدا عەرەبەکان چەند هۆندراوە و وەسف و ناوی جوانیان بۆ دادەنا، بەڵام کاتێک ئیسلام هات بە بەرنامەیەکی پەروەردەیی جوان ڕێگری لێکرد و سەرەتا فەرمانی کرد کاتێک کە نوێژ دەکەن با سەرخۆش نەبن،
بێگومان ئەمەش زۆربەی کاتەکانی گرتەوە، چونکە ئەگەر بیان خواردایەتەوە نوێژێک تا نوێژێکی تر سەرخۆشی بەری نەدەدان. بۆیە تەواوی ڕۆژەکە یان بەشێکی زۆری لێی دوور دەکەوتنەوە تا ماوەیەک لەسەر ئەم شێوازە بەردەوام بوو. ئینجا دواتر بە یەکجاری حەرام کرا. جا ئەمە ئێمەش فێر دەکات کاتێک بمانەوێت سیفەتێک لە کەسێکدا یان کۆمەڵێکدا بگۆڕین پێویستی بە پەلە نەکردن و تەدریج هەیە. دەبێت زۆرێک لە حکومەت و وڵاتان زۆر هەوڵی بنبڕکردن و دژایەتی عەرەق و تڵیاک دەدەن. دەبینیت زۆرێک لە حکومەت و وڵاتان زۆر هەوڵی بنبڕکردن و دژایەتی عەرەق و تلیاک دەدەن. کەچی لە سەرنجامدا دەستەوسان دەبن و چاریان پێ ناکرێت. بەڵام لەناو کۆمەڵگای موسڵماناندا کە بەمانە موسڵمان بێت، تەنها قومێشکیشیان لە حەرامە و ڕێگەی هەموو جۆرە مامەڵەیەکیشیان لێ دەگرێت. جیاواز لە مەسیحیەتیش کە دەڵێن ئەگەر کەمێک بخورێتەوە ئەوە بۆ گەدە چارەسەرە. هەروەک لە ئینجیلدا دەقێک هەیە و دەڵێت قەلیل من یوصلح المەعیدە. خۆ ئەگەر ئەمەش ڕاست بێت ئەوە پێویستە ڕێگا لەم کەمەش بگیرێت، لەبەر ئەوەی سەر دەکێشێت بۆ زۆرتر و زیاتر تا ئالوودە دەبێت و دەستی لە بەنی هەمانەی خاڵیەوە دەردەچێت. هۆکارێکی گەورەی ئەم حەرامکردنی عەرەقەش داگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە زیان بە عەقڵ ژیری دەگەێنێت، چونکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت لە سەر مینبەر فەرمووی الخەمر ما یخامر العەقل، واتە عەرەق ئەوەیە کە عەقڵ دادەپۆشێت. ئیتر لە ژێر هەر ناو ناونیشانێکدا بێت مادام ئەم پێناسە بیگرێتەوە ئەوە ڕێگە پێنەدراوە. خۆ هەر شتێکیش خواردنەوەی حەرام بێت ئەوە فرۆشتن و هەموو مامەڵەیەکیشی حەرامە. هەروەکو پێشەنجی مرۆڤایەتی محەممەد صلى الله عليه وسلم دەفەرموێت إن التي حرم شربها حرم بيعها. جا قورئان با سێ قۆناق عەرەقی حەرام کردووە کە ئەمانن. یەکەم الله سبحانه وتعالى لا سورة البقرة آية 219 دفرموه يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون. واتا پرسیارت لێ دەکەن دەربارەی مەی و قومار. تۆش ئەی پێغەمبەر پێیان بڵێ ئەو دوانە زیان و تاوانی گەورە و سوودی بۆ خەڵکی تێدایە، بەڵام زیان و تاوانەکەیان لە سوود و قازانجەکەیان گەورەتر و زیاترە. دووەم الله سبحانه وتعالى لا سورة النساء آية 43 دفرموه يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا. واتا أي أواني باورتان هيا کاتێک ئێوە سەرخۆش بوون نزیکی نوێژ و شوێنی نوێژ مەکەون تاکو بزانن چی دەڵێن. سەیەم الله سبحانه وتعالى لا سورة المائدة آية 90 بۆ 91 دەفەرموێ يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. واتا أي أواني باورتان هيا بزانن کە هەریەکە لە عەرەق و قومار و سەربڕاو بۆ غەیری خوا و بەخت و زار هەڵدان هەموو ئەمانە پیسن و لاکار و پیشەی شەیطانن
بۆیە لێی دوور بکەونەوە چونکە ئەگەر وا بکەن ئەوە سەرفراز دەبن. شەیطان دەیەوێت لە ڕێگەی عەرەق و قومارەوە دوژمنایەتی و ڕقوقینە بخاتە نێوانتانەوە و لە نوێژ و یادی خوا دوورتان بخاتەوە. ئەی ئایا ئیتر کۆتایی پێناهێنن؟ بەم ئایەتە بەتەواوی حەرام بوو. هەندێک لە زانایاندا فەرموون هیچ شتێک وەکو عەرەق جەخت لەسەر حەرامبوونی نەکراوەتەوە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی حەرامبوونی لە ئایەتەکەدا ئەم لایەنانەی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم خوای گەورە لە بەرامبەر پەرستنی بت و قوماردا دایناوە و لەگەڵ والمەیسر والئەنساب والئەزلام ناوی هێناوە، بەڵکو پێش هەر سێکیانیشی خستووە دەفەرموێت ریجس، مانای پیسە. خۆخواردنی هەموو شتێکی پیس و زیان بەخشیش حەرامە. سەیەم من عەمەلی الشەیطان، لە کردەوەی شەیطانە، کردەوەی ئەویش تەنها شەڕ و خراپە نەبێت چیتری لێوە دەست دەکەوێت. چوارەم بە وشەی فەجتەنی بوو، فەرمان بە دوورکەوتنەوە دەکات. پێنجەم ئەگەر لێی دوور بکەوینەوە ئەوە سەرکەوتن و سەرفرازی فەراهەم دێنین، هەروەکو دەفەرموێت لەعەلەکم توفلیحون، دوورکەوتنەوە لێی سەرکەوتن بێت. پێچەوانە مەفهوم المخالفەکەی نزیک بوونەوە لێی کارێکی حەرام و زیان بەخشە. هەروەکو ئەڵڵا سوبحانە وتەعالا لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 91 دەفەرموێ إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون. مانای شەیطان بەهۆی عەرەق و قمارەوە دەیەوێت ڕق و دوژمنایەتی بخاتە نێوانتانەوە. هەر شتێکیش کینە و دووبەرەکی لێوە پەیدا بێت ئەوە حەرامە. وەیەصودەکم عن ذیکر الله وعن الصلاة، مانای لە یادی خوا و نوێژ دوورتان دەخاتەوە. ئەوەشی لەمانە دوورت بخاتەوە بێگومان حەرامە. ئینجا دەفەرموێت فهل ئەنتم منتهون، ئایا کۆتاییتان پێهێنا؟ ئەوە دەگەێنێت کە کۆتایی پێبێنین. بۆیە کاتێک ئەم ئاەتە هاتە خوارەوە هاوڵە بەڕێزەکان هەموو فەرمویان ئەی خوایە ئەوە وازمان لێهێنا. هیوایان هەبوو پەرداخێکی بەدەستەوە بوو نیوەی خواردبوویەوە کە ئەم ئاەتەی بیست نیوەکەی تری دەڕژاند. بۆیە کۆڵانەکانی ئەو شارە لە عاڵق هەڵنیشتبوو جۆگەلەی بەستبوو. فەرمودەشی زۆر لەسەر هاتووە هەندێکی لە لاپەڕەکانی تردا دەهێنین. کاریگەری خراپی عەرەق خوای گەورە فەرمووی فەجتەنی بوو، لێی دوور بکەونەوە. ئەم نەهیەش لەوە بەهێزترە کە بفەرموێت مەیخۆنەوە. ئەگەر کەسێک 20 بۆ 99 مل بخواتەوە دەبێتە هۆی ئەوەی کە لار و لوێر ببێت و هەستی بگۆڕدرێت. ئەگەر 100 بۆ 299 مل بخواتەوە دەبێتە هۆی دڵتێکچوون و خێلبوون و لاسەنجی تەواو تێیدا. ئەگەر 300 بۆ 399 مل بخواتەوە هۆکاری دابەزینی پلەی گەرمی و تێکەڵکردنی قسە و لەدەستدانی بیر و ژیری دەبێت. ئەگەر 400 بۆ 499 مل بخواتەوە تەواو بێعەقڵی دەکات و دەبێتە هۆی هەناسە توندی و لە سەرنجامیشدا ئەگەری کوشتن و ناردنی بۆ دۆزەخی زۆرە. کاریگەری لەسەر هەموو بەش و پارچەکانی لەش دەبێت، بەتایبەتتر لەسەر مێشک، چونکە وای لێ دەکات کە نەتوانێت هەستێت بە ئەنجامدانی ئەرکەکانی سەرشانی و شیکاری کێشەکان. زیاد لەمەش زیانی زۆری بۆ سەر جگەر و کوێرە ڕژێن و باکتریاش دەبێت. دکتۆر زەغلول دەڵێت دەبێتە هۆی چەندین نەخۆشی دەرونی و جەستەی و کۆمەڵایەتی زۆرێک لە لێکۆڵینەوە پزیشکیەکان دەریان خستووە کە عەرەق خواردنەوە دەبێتە هۆی ڕاوەستانی گورچیلە و هەڵاوسانی پرۆستات و هەوکردن ئەلئیلتیهابی هەموو بەشەکانی کۆئەندامی هەرس هەر لە دەمەوە تا ڕیخۆڵە ئەستورە، کە زۆر جار ئەم هەوکردانە بە شێرپەنجەکان کۆتاییان دێت و ژاراوی بوونی لەش و زیانگەیاندن بە بیر و مێشک و چەندین نەخۆشی تری جەستەی و عەقڵی بە پیریەوە دەچن. هەروە دەبێتە هۆی هەوکردن و پەخخستنی جگەر و پەنکریاس، هەروەکو چۆن دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن و لاوازکردنی ماسوولکەی دڵ.
هەروەها دەبێتە هۆی سنکە کوژێ ئەذەبحات السەدریە و وەستانی مێشک و خوێنبەربوونی بەردەوام و لاوازکردنی کۆ ئەندامی بەرگری جیهاز المناعە ئەو کاتە لە شتوانای ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی نامێنێت. پاشان بەرەو نەخۆشی کۆ ئەندامی هەناسەی دەبات کە هەندێک جار بە نەخۆشی سیلیسی یان شێرپەنجەی سی و بۆڕیەکانی هەوا و قوڕک کۆتایی دێت. هەروەها بەرەو نەمانی چاڵاکی لەشی دەبات و توشکردنی بە زۆر نەخۆشی تر وەکو تێکچوونی دەمارەکان و نەزۆچی. لە هەموو ئەمانش ترسناکتر شێواندنی کۆرپەلەیە لاسکی دایکیدا. هەروەها سەلمێنراوە کە زۆربەی تاوانە ڕەوشتیەکان هۆی خواردنەوەی عەرەقە. ڕێکخراوی OHW تەندروستی جیهانی لە ساڵی 1970دا ڕایگەیان کە عەرەق خواردنەوە یەکێکە لە کێشەهەرە گەورەکانی تەندروستی لە جیهاندا. بەردەوامبوونیش لە سەری دەبێتە هۆی ئاستەنگ لە بەردەم پێشکەوتنی پزیشکی و کۆمەڵایەتی و ئابووری. لە هەمویان زیاتر دەبێتە چقڵ لە بەردەم پێشکەوتن لە بواری پزیشکی و تەندروستیدا و بگرە بە یەکێکیش لە ڕوخێنەر و تێکدەری تەندروستی گشتی دەژمێردرێت. کاریگەری لەسەر کۆ ئەندامی هەرس. کاتێک ئەم مادەیە بە دەمدا دەڕوات بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی هەوکردنی زمان و لەتلەتبوونی لێوەکان و کەمکردنەوەی ڤیتامینی B2 ئەو کاتەش زمانی وشک دەکاتەوە و پەڵەیەکی سپی لەسەر دروست دەبێت. ئەوە یەکەم قۆناغی توشبوونی شێرپەنجەی زمانە. دەرکەوتووە ئەوانەی کە تووشی شێرپەنجەی سوورێنچک دەبن زیاتر شەڕاب خۆرن. کاتێک کە دەشتێتە ناوەوە ڕێژەی ترش کلۆری ئاو و پیپسین زیاد دەکات. ئەمەش دەبێتە هۆی فراوانکردنی مولولەکانی خوێن لە ناو هەناوە پەردەدا تاکو و هەمویان بریندار دەکات و خوێن بەربوونێکی زۆری بە دوادادێت و دەیڕشێنێتەوە و خوێن هەڵدێنێتەوە. ئەوەی کە بەردەوامە لەسەری تووشی هەوکردن و پوکانەوە و شێرپەنجەی گەدەدێت. ئەمەش کەمتر تووشی ئەو کەسانە دەبێت کە ناخۆنەوە. زیانێکی تری دەبێتە هۆی تێکچوونی جوولەی ڕیخۆڵە و هەوکردنی پاشان تووشی سکچون و بۆن لێهاتنێکی زۆر و ناخۆشی دەکات. لەم کاتانشدا ڕیخۆڵە بە ئاسانی ناتوانێت خۆراک و مادە پێویستیەکانی لەش وەک پێویست بمژێت. هەروەها دەبێتە هۆی هەوکردنی هەناوە پەردا کە ئەویش تووشی هەوکردن بوو ناتوانێت مادە لینجەکان بە تەواوی هەرس بکات. هەروەکو چۆن دەبێتە هۆی خاوکردنەوە و لاوازکردنی جوولەی ماسوولکەکانی ڕیخۆڵە و بە تەمەڵی دەتوانێت مادە خۆراکیەکان لە گەدەوە بۆ ڕیخۆڵەکان بگوێزێتەوە. کەمی ڤیتامین B6 و B2 دەبێتە هۆی ئەنیمیا بە هەموو جۆرەکانیەوە. بە هەمان شێوە نەخۆشی بلاجڕە و سقەربوت کە نەخۆشیەکە بە خوێنبەربوونیش ناو دەبرێت چونکە نەخۆشیەکی ترسناکە تووشی خوێنبەربوونێکی زۆری پووک و شوێنەکانی تری لەشی دەکات. بەڵام هەندێک لەم نەخۆشیانە بەوازهێنان لە خواردنەوەی ئەو دێوەزمەیە چارەسەر دەبێت. کاریگەری لەسەر جگەر. زانستی نوێڕوونی کردوتەوە بەردەوامبوون لەسەر خواردنەوەی عەرەق دەبێتە هۆی مراندنی خانەکانی جگەر و بە مۆمبوونی. ئەو کاتەش هیچ سوودێک لە بوون و مانی ئەو خانەنەدا نامێنێت. هەروەها دەبێتە هۆی گرژبوونی جگەر و کۆبوونەوەی ئاو لە سکدا. ئەمەش لە سەرنجامدا نەخۆشەکە بەرەو فەوتان دەبات. لە ڕۆژنامەی ئەشەرق ئەوسەطدا بابەتێک بڵاو کراوەتەوە کە تێیدا دەڵێت ساڵانە 56,000 کەس بەهۆی عارەقەوە لە فەڕەنسادا دەمرێت کە 22,000یان تەنها بەهۆی بامۆمبوونی جگەر تەشمەع الکەبەدەوە دەمرن. لە ئەڵمانیا 16,000 کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن. هەندێک جار زۆر خواردنەوەی دەبێتە هۆی گەورەبوونی جگەر و هەندێک جاریش دەبێتە هۆی بچووک بوونەوەی کە ئەمەش بێخەوی و ئازارێکی زۆر و دڵتێکچوون و ڕشانەوە و نەخۆشیەکانی جگەر دروست دەکات. ئەو کاتەش کەوای لێهات ناتوانێت کارەکانی ئەنجام بدات و تووشی زەردی و هەست بە بێزاری و ماندووبوون و هەوکردنی مێشک و خوێنبەربوونی دەکات کە ئەمانش دەبنە هۆی مردنی خاوەنەکەی. گۆڤاری ئەللانستکا لە بەناوبانگترین گۆڤارە پزیشکیەکانی جیهانە کە لە بەریتانیا دەردەچێت لە ساڵی 1987 بابەتێکی بەناوی ئەشەوق ئیلا شەرب الخەمر بڵاو کردوتەوە واتە حەز و ئارەزووی خواردنەوەی عەرەق. نووسەرەکەی دەڵێت
گەر تۆ حەزت لە خواردنەوەی عارەقە ئەوە دڵنیا بە بەهۆیەوە دەمریت پاشان دەڵێت 200,000 کەس لە ساڵێکدا بەهۆی ئەم خواردنەوەیە دەمرێت. لە رووسیادا لە چەند مانگێکی کەمدا 17,000 کەس مردووە. لە چاو چەند مانگێکی ڕابردوودا لە 30% زیادی کردووە. هەروەها 2 ملیۆن کەس لە وڵاتەدا بە کحولی ناسراو کە 56,000 منداڵن و لە خوار 14 ساڵیەوەن هەموو یەکێکیش لەم کحولیانە 14 لیتر کەمتر ناخواتەوە. کاریگەری لەسەر مێشک هەر وەکو چۆن کاریگەری زۆری لەسەر دڵ و جگەر و پەنکریاس و گەدەبوو لەسەر مێشک و دەماغیش زیاتری دەبێت. ئەمەش بە شێوەیەک دەبێت کە هێدی عەقڵی لادەبات و ناهێڵێت. ئەو کاتەش لە پلەی بەندایەتی و مرۆڤایەتیەوە دای دەبەزێنێتە پلەیەکی ئاژەڵی بە بەردەوامبوون لەسەری یان عەقڵی بە تەواوی ناهێڵێت یا تووشی شەلەلی دەکات. کە گەشتە ئەم ئاستەش ئومێدی چاکبوونەوەی لێ ناکرێت. دکتۆر براتەر دەڵێت خواردنەوەی یەک پەرداخ دەبێتە هۆی کوشتنی چەندین خانەی مێشک. لێرەدا حیکمەتی ئەم فەرموودە پیرۆزە دەردەکەوێت کە دەفەرموێت ما أسكر كثيره فقليله حرام رواه النسائي والترمذي وابن ماجه وأحمد. وتا ئەوەی بڕێکی زۆر ببێتە هۆی سەرخۆشکردن خواردنەوەی کەمێکیشی حرامە. سەیری حیکمەتی ئیسلام بکە یەکێک لە بنچینە و قاعیدەی ئوسوڵ الفقه صد الذریعە کە بریتیە لەوەی هەندێشت بە لە ڕووکەش و بنەڕەتدا دروست بێت یا زیانی نەبێت بەڵام ئەگەر زیان و شتی خراپی بەدووا داهات ئەوە حەرامی کردووە. وەک خواردنەوەی دڵۆپێک عەرەق یا فرۆشتنی ترێ بە کەسێک کە بزاندرێت دەیکات بە عەرەق. چەند چاوپێکەوتنێکمان لەگەڵ چەند عەرەق فرۆش و عەرەق خۆردا ئەنجامدا. هیچیان فرۆشتن و خواردنەوەی بەلایەنەوە حەرام و تاوان نەبوو. دەیانگوت بە تایبەت ئەگەر کەم بێت بە گاوڕ و موسڵمانانیشەوە ئەمە قەناعەت و بۆچوونیان بوو. هەروەها دەبێتە هۆی سەر ئێشە یا گرژبوونی دەمارەکان. ئەمەش زۆرجار تووشی بێهۆشی یا گرژبوون و سڕکردنی مێشتی دەکات کە کاریگەری خراپی لەسەر کۆ ئەندامی دەمار بوو. کاردانەوەی خراپیشی لەسەر مۆخ دەبێت وەکو ترس و شەرمنۆچی و هەستکردنی زۆر حەساس و بیرکردنەوە و خەوزڕان. بەو مانایە وەکو پێویست ناتوانێت بیر بکاتەوە و ئەرکەکانی سەرشانی ئەنجام بدات چونکە زیان بە توێکڵی مۆخ گەیشتووە کە ئەو توێکڵە کاری بیرکردنەوە و هەستکردنی لە ئەستۆدایە. لە سەرنجامیشدا کارکردن بە شێوەیەکی ڕێکوپێک لەدەست دەدات. تەنها ئەوەندە بەسە کە زانستی نوێ ڕوونی کردوتەوە کە خواردنەوەی ئەم ژارە دەبێتە هۆی کوشتن و کەمکردنەوەی خۆشەویستی لە دڵدا وەکو خۆشەویستی هاوسەری و باوکایەتی چونکە یەکەم هێرش بردننی کحول بۆ سەر مۆخ دەبێت کە ئەویش بەشێکی زۆری بەرپرسیارە لە ڕاگررتنی لایەنی دەرونی. مۆخ زۆرترین زیانی پێدەگات چونکە لە کاتی سووڕی خوێندا هەموو مادە زیان بەخشەکان بە هەموو خانەکانی مۆخ دەگەێنێت. ئەو کاتەش خاوبوونەوە و سڕبوون لە مۆخدا ڕوودەدات کە دەبێتە هۆی لە دەستدانی هەست. ئەو کاتیش ناتوانێت وەکو پێویست شت بنێرێت بۆ مێشک و فەرمان بکات یان وەربگرێت یان کارێک کە کەمێک ئاڵۆزی تێدا بێت توانای شیکردنەوە و تێگەیشتنی کەم دەبێت. زانست ڕوونی کردوتەوە ئەو منداڵی کە لە دایک و باوکێکی عەرەقخۆر هەردووچیان یا یەکێکیان بە شێوەیەکی گشتی کاریگەری خراپی لەسەر دەبێت و بەجێ دەهێڵێت و بێسۆزی دەکات. هەروەها سیفەتە بۆ ماوەیی کڕۆمۆسۆماتی عەرەقی بۆ دەگوێزرێتەوە هەندێک جار ئەویش عەرەقخۆر و کەسێکی ناباشی لێ دەردەچێت تەنانەت ئەگەر لەو ماڵ و خێزانش دوور بخرێتەوە یاخۆت منداڵێکی لێ دەردەچێت کە زیانێکی زۆر بە عەقڵ و مێشتی گەشت بێت وەکو گێژی یا کەم عەقڵی یاخود شێتی. زۆرێک لە پزیشکەکان ڕوونیان کردوتەوە کە کحول هیچ بەش و پارچێکی جەستە جێناهێڵێت کە نەچێتە ناویەوە. جا لەو شوێنانەش وەکو باسکرا یەکەم شوێنێک کە دەبێتە قوربانی بریتیا لە مێشک کە زووتر خۆی پێدەگەێنێت و دەبێتە هۆی کوشتنی خانەکانی تاکو زۆرتر بخواتەوە خانە زیاتر لەناو دەبات لە سەرنجامیشدا تووشی شەلەلی دەکات یاخود جوولەی ناتەواو و ناسروشتی لە چاویدا دروست دەکات یا تووشی شەلەلی چاو دەبێت. هەر کەسێکیش تووشی ئەمە ببێت ئەگەری چاکبوونەوەی کەم دەبێت. ئەمانەش گەورەی ئەو فەرمایشتە پیرۆزەی
پێغەمبەرە صلى الله عليه وسلم کە دەفەرموێ إنه ليس بدواء ولكنه داء رواه أبو داود وأحمد والدارمي وتا بەڕاستی ئەوە دەرمان نییە بەڵکو دەردە مانای ئەوە دەگەێنێت بەڕاستی عەرق نەخۆشیە نەک چارەسەر زیانێکی گەورەی بریتیە لەوەی کە زیان بە ژیری دەگەێنێت جا هەر شتێکی زیان بە عەقڵ بگەێنێت ئەوە حەرامە چونکە هەموو پاداشت و سزایەک لەسەر عەقڵ دەدرێتەوە کەواتە شتێکی زۆر مەزن و بایەخدارە و دەبێت پارێزگاری لێ بکرێت و هەر شتێکیش زیانی پێ بگەێنێت ئەوە ڕێگە پێنەدراوە کاریگەری لەسەر دڵ زانست سەرماندوویەتی پەرداخێکی بچووک یا کەمتر لەوەش لە ماوەی 24 کاتژمێردا دەبێتە هۆی زیادکردنی لێدانی دڵ با شێوەیە کە لە هەموو خولەکێکدا 12 لێدان زیاد بکات بێگومان زیادبوونی لێدانی دڵیش زیانی زۆری بۆی دەبێت و تەواو ماندووی دەکات چونکە زیاد لە ئەندازەی خۆی کار دەکات هەروەها دەبێتە هۆی خاوکردنەوەی دەمارەکانی دڵتاک و ئەو مرۆڤە هەست بە تەنگە نەفەسی و ماندوو بوون لە دڵیدا دەکات و جگەر و پێیەکانی هێندە دەئاوسێنێت ئەگەر بە زوویی واز لەم پیشە نەشیاوە نەهێنێت سەرنجامێکی ڕەش چاوەڕوانی دەکات بە هەمان شێوە دەبێتە هۆی بەرزبوونەوەی پاستانی خوێن و گرتن و تەسکردنەوەی دەمارەکانی دڵ و نەخۆشی مولولەکانی خوێنبەری تاجی ئەکلیلیە و بە سنگە کوشەش کۆتایی دێت ئەکلیلیە بریتیە لە خوێنبەری تاجی کە خوێن لە دڵەوە دەگوێزێتەوە بۆ ماسوولکەکان خواردنەوەی ئەم ژەهرە لە سەرانسەری جیهاندا باو و بڵاوە ئەوەی کەمە جارێکیش بیخواتەوە دەبێتە هۆی بێعەقڵبوون و سەرخۆشکردنی بەڵام ئەو کەسەی کە بە بەردەوامی دەیخواتەوە دەبێتە هۆی تێکچوونی ڕەوشت و لادان لە فیتڕەتی خاوێنی هەندێک جاریش بە شێتبوون کۆتایی دێت هەروەها تووشی نەخۆشی بڕبڕی دەکات کە دەبێتە هۆی گەورەبوون و داخورانی دڵ ئەمەش بەهۆی کەمی ڤیتامینی B1ەوە دروست دەبێت هەندێک لە پزیشکەکانی پێشین هەر لە دێر زەمانەوە وا دەزانن عەرق و هاوشێوەکانی بۆ هەندێک نەخۆشی چارەسەرە هەر وەکو دەڵێن بیرە بۆ گورچیلە هەموو ئەمانە خەیاڵن و لە ڕاستیەوە دوورن چونکە مامۆستای هەموو مرۆڤایەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی إنه ليس بدواء ولكنه داء لا فرمايشتێکی تردا دەفەرموێت إن الله أنزل الداء والدواء وجعل لكل داء دواء فتداووا ولا تتداووا بالحرام رواه أبو داود وتا پەروەردیگار دەرد و دەرمان هەردووچی ناردووە بۆ هەموو نەخۆشیەکیش چارەسەرێکی داناوە ئێوە چارەسەر بکەن بەڵام بە حەرام نا یان دەفەرموێت إن الله لم يجعل شفاكم فيما حرم عليكم رواه البخاري وتا پەروەردیگار شیفای لە شتێکدا دانەناوە کە لەسەری حەرام کردبێتن خۆ هەموو سەرخۆشکارێک و کحولیەکیش حەرامە ئەمەش بە بەڵگەی ئەو فەرمودەیەی کە دەفەرموێت كل مسكر حرام رواه البخاري والنسائي کاتێک ئەم ئاەتە هاتە خوارەوە کە الله سبحانه وتعالى لا سورة البقرة 219 دەفەرموێت يسألونك عن الخمر والميسر قل فيهما إثم كبير ومنافع للناس وإثمهما أكبر من نفعهما ويسألونك ماذا ينفقون قل العفو كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون وایان دەزانی کە سوودێکی زۆری هەیە تاکو ئەو ئاەتەی تر هاتە خوارەوە کە الله سبحانه وتعالى لا سورة المائدة آية 90 دفرمه يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون بەڵام دەبینین بە ڕاشکاوی دەفەرمێت ڕیجس مانای پیسە کە هەموو سود و قازانجێکی لێداڕنی بەمەش ئەو گومانە نەما و ڕەویەوە کە چارەسەر پێی دروستە خۆ بەکارهێنانی مادەیەک کە کحولی تێدا بێت دروست نییە مەگەر تەنها بەم سێ مەرجە یەکەم شتێکی تر نەبێت کە خاڵی بێت لە کحول و سوود بەخشیش بێت بۆ ئەو نەخۆشیە دووەم دەبێت پزیشکێکی موسڵمانی عادل ئەو دەرمانە بنووسێت
سەیەم نابێت سەرخۆش کار بێت مانای ئەگەر بۆ تام و بۆنی خۆش و هاوشێوەی ئەمانە کە پێویستنە بن حەرامە لەمەشەوە ئەوەمان دەست دەکەوێت کە خواردن و بەکارهێنانی ڕۆنی مار و بۆق دروست نین و پیسن مەگەر تەنها لە کاتی ناچاری و بەو مەرجانەی سەرەوە بەکار بهێنرێت هەموو ئەمانەش لەبەر بەرژەوەندی بەندەکان و پاراستنی دین و ژیانیانە شتێکیش ئەوەندە زیان بەخش بێت ئەی چۆن دەگونجێت بۆ شیفا و چارەسەرکردن بەکار بێت مەگەر وەک ئەو پەندە کوردیەی لێبێت کە دەڵێت تا لایەک پینە دەکات لایەکی تر دەدڕێت کاریگەری لەسەر پێست یەکەم کاریگەری لەسەر درکە پەتکەیە لەناو مۆغدا ئەمەش دەبێتە هۆی کشانی مولولەکانی خوێن و دەردانی ڕوونێکی زۆر ئەو کاتەش پێستێکی چەوری لێ دەردەچێت دووەم دەبێتە هۆی حەساسیەتی پێست ئەمەش لە ئەنجامی ئەو ماددانەوەیە کە دەکرێتە ناویەوە بۆ نمونە وەکو خومڕە هەروەها دەبێتە هۆی کشانی مولولەکانی خوێنی دیواری گەدە و ڕیخۆڵە ئەمەش هۆکاری ئەوەیە کە پرۆتینەکان نەتوانێت بە ئاسانی هەرسی بکات لە سەرنجامی ئەمەشدا تووشی حەساسیەتی پێست دەبێت سەیەم تووشی نەخۆشی گەورەی پێستی دەکات کە بە بور فیریان ناو دەبرێت ئەم نەخۆشیەش لەبەر نیشتنی مادەی بڕۆفرین لە پێستدا و حەساسیەتی زۆری دژی خۆر بۆ دروست دەکات چوارەم دەبێتە هۆی کەمی ڤیتامینات لە کاتێکدا کە لەش زۆر پێویستی پێیەتی کەمیش تێیدا تووشی نەخۆشی دەکات بۆ نمونە کەمی ڤیتامین ئەی دەبێتە هۆی وشک هەڵگەڕانی پێست و شەوچێری سوودی مەی عەرەق لە ئاەتەکەدا فەرمووی زیان و تاوانی لا سوود و قازانجی زیاترە ئەمەش مانای ئەوەیە کە قازانجی هەیە بۆ تێگەیشتن لەمە سوودەکانی دەخەینە بەرچاو ئیبن قەیم ڕەحمەتی ئەڵڵای لێبێت دەفەرموێت ئەگەر لایوابوو سوودی پێدەگەێنێت ئەوە جۆرە شیفایەکی کاتی بۆ دێت ئەمەش نەفسی و خەیاڵیە و هیچ پەیوەندیەکی بەڕاستیەوە نییە ئەگەر لای شیوانە بوو سوودی پێدەگەێنێت ئەوە ئەو کەمە شیفایەشی بۆ دروست نابێت کە دەفەرمێت وئیثموهما ئەکبەڕ من نەفعیهما بە ئیسم تەفضیل دەفەرموێت ئەمە دەگونجێت لەلایەنی کڕین و فرۆشتنەوە بێت کە لە ڕووکاردا قازانج دەکات بەڵام ئەمەش خۆی لا خۆیدا زیانێکی زۆر گەورە و بەرچاوی دەبێت هەروەکو هەندێکیشمان خستە ڕوو یا لە بواری پیشەسازی و هەندێک خواردندا بەکار دەهێنرێت یان هەندێک لە ڕۆمان و یۆنان و فارس و عەرەبیش وا گومان دەبن کە ئارەزووی خواردن دەکاتەوە ئەگەر بیسەلمێنین لە سەرەتادا بەهۆی زیادکردنی ترشەڵۆکی گەدە و کلۆری ئاو و پیپسینەوە ئارەزووی خواردن دەکاتەوە بەڵام دوایی دەبێتە هۆی هەوکردنی گەدە و ڕشاننەوەی و دواتری شێرپەنجەی سوورێنچک یان دەڵێن بۆ گەرمکردنەوە باشە چونکە لە ژێر پیسدا مولولەکانی خوێن دەکشێنێت لە ئەمریکا و ئەوروپا لە جەژنەکانیاندا لەسەر شەقام و کۆڵان و باخچەکاندا لە کاتی سەرمادا دەگەڕێن و وا دەزانن کە بەرگریان لێ دەکات بەڵام سەرماکە کاریان تێدەکات و دواتر دەیان کوژێت سوودێکی تری بریتیە لە پاراستنی هەندێک مادە لە شێو تەڕبوونی یا توانەوەی هەندێک مادە کە تەنها لە کحولدا دەتوێتەوە یان توانەوەی مادەی چەوری و شیرینی هەندێک جاریش بۆ بۆنخۆشی وەکو قۆڵۆنیا و بارفان بەکاردێت ئەگەر خواردنێک شتێکی پیسی تێکەڵ ببێت یان خواردنەوەیەک بۆ نمونە دڵۆپێک خوێن بکەوێتە ناو پەرداغێک ئاوەوە یا کەوچکێک کە دراوە لە گۆشتێکی مردارەوە بووەوە ئەگەر بکرێت بە ناو چێشتێکدا ئەوە ئەو چێشتەش پیس و حەرام دەکات چونکە زیان بەخش و میکرۆباوی بووە ئەی ئەگەر شتێک هەموو گیانی میکرۆب بێت و سەرچاوەی پیسی بێت وەکو عەرەق چۆن حەرام ناکرێت هەر کەسێکیش گوێی پێنەدات و بیخواتەوە بێگومان بەڵگەیە لەسەر ئیمان لاوازی ئەگەرچی نوێژ و ڕۆژوشی هەبێت چونکە تاکو باوەڕی بەهێزتر بێت زیاتر لە شتا حەرام و قەدەغە کراوەکان دوور دەکەوێتەوە و نەفرەتیان لێ دەکات ئەو زیانانەی کە بەهۆی عەرەقەوە لە ئابووری دەکەوێت زۆرێک لەو کەسانەی کە دەیخۆنەوە نەخۆش و بێهۆز و لاوازیان دەکات ئەمەش خێزانەکانیان بەرەو هەژاری دەبات بڕێک لەوەی کە پەیدا دەکرێت دەدرێت بە حەقیدا و هێندەی تر بەرەو کەم دەرامەتیان دەبات بڕێکی زۆر لە ترێ و خورما و دانەوێڵە و میوەی تر بۆ ئەم مەبەستە بە فیڕۆ دەدرێت پەرتەوازەبوون و تێکچوونی باری خێزانی و نەبوونی داهات
پارەیەکی بەرچاو لە نەخۆشخانەکاندا بۆ چارەسەری بخۆرانی عارەق تەرخان دەکرێت بۆ ئەم مەبەستە یەکێک لە پزیشکە باڵادەستەکانی کێشەی بابەتی کحولی دەڵێت ئێوە دەرگاکانی خواردنەوەی عارەقم بۆ دابخەن من گرێنتی داخستنی نیوەی نەخۆشخانەکانتان بۆ دەکەم سەرفکردنی بەشێشی زۆری پارەی حکومەت بۆ ڕێگەگرتنی تاوان کە لە ئەنجامی خواردنەوەیەوە دەکەوێتەوە لەبەر ئەم زیانە زۆرانە بوو کە هەندێکی لێرەدا باسکرا کە خوای زانا و دانا بە هەموو نهێنیەکان فەرمووی فەجتەنی بوو لێی دوورکەونەوە هەر لەبەر ئەوەی شاکڕین و فرۆشتن و بارکردن و دەستلێدان و هەر جۆرە مامەڵەیەک و بە هەر جۆرە بیانویەکەوە حەرام کراوە بۆیە ڕێگەدان بە فرۆشتنی مەی بە ئاشکرا لە سەیرانگا و سەرشەقامەکان و دووکان و بازاردا گەورەترین دەرگاکردنەوەیە بەڕووی تاوانکاری و نەخۆشی و پچڕانی شیرازەی خێزان و کێشە کۆمەڵایەتیەکاندا و سەرنجامیش دەبێت باجەکەی بدەین. کاریگەری لەسەر سەفەر زۆر زیانی لە ڕووی جەستەی و مادیەوە هەبوو زیانێکی زۆر و بەرچاویشی لە کاتی سەفەرکردندا دەبێت چ بە فڕۆکە و چ بە ئۆتۆمبیل دکتۆر دیڤید نیومان لە پەیمانگەی پزیشکی فڕۆکەوانی ئوسترالی بابەتێکی بڵاو کردوتەوە کە باس لە گەشت نەکردن دەکات لە کاتێکدا کە عارەق خوڕایەوە چونکە زیانێکی زۆری بۆ خۆی و سەرنشینەکانی دەبێت هەروەها دەڵێت 16 هەڵە و ڕووداوی نەتەوە یەکگرتووەکان بەهۆی خواردنەوەی شەرابەوە ڕوودەدات و زیانی زۆری لێ دەکەوێتەوە ئیتر ئایا ئەمەش چ بەهۆی سەرخۆشیەوە یا سەر ئێشەوە یا دڵتێکچوونەوە بێت ئەگەرچی ڕێژەی کحول لە خوێنیشدا سفر بێت ئەگەر بڕێکی کەمیش لە شەودا خوڕایەوە نابێت سەر لە بەیانی کۆچ بکرێت چونکە کاریگەریەکەی هەر لە ناو خوێندا دەمێنێتەوە لە لێکۆڵینەوەکاندا هاتووە کە هەڵەی فڕۆکەوانەکان دەگاتە 168 ئەمەش لە کاتێکدایە کە ڕێژەی کحول 0.1 زیاتریش نابێ چونکە توانای مێشک لاواز دەکات ئەگەر ڕێژەکەشی لە خوێندا بۆ سفر دابەزێت هەر کاریگەری دەمێنێتەوە تەنانەت چەند ڕۆژێکیش دەمێنێتەوە ئەگەر چیقومێکیش بخورێتەوە دکتۆر نیومان دەڵێت ئەگەر ڕێژەیەکی کەمیش بخورێتەوە گرنتی سەلامەتی کەشتی ڕۆژی داهاتوو ناکات بۆیە نابێت گەشت بکەین تاکو لەسەر حاڵەتێکی تەواو سروشتی و ئاگادار نەبێت خۆخۆشمان زیانی ئەمە لە ئۆتۆمبیلدا چەندین جار دەبینین یا دەبیستین چەند سەرژمێریەکی گرنگ لەسەر مەی و هاوشێوەکانی سیناتۆری ئەمریکی ویلیەم فولبرایت دەربارەی کێشەی مەی خواردنەوە دەڵێت ڕاستە ئێمە گەیشتوینەتە سەر مانگ بەڵام قاچەکانمان لەناو قوڕ و لیتەدا چەقیوە بەڕاستی کێشەیەکی گەورەیە لە نەتەوە یەکگرتوەکاندا زیاتر لە 44 ملیۆن عارەقخۆر هەیە کە 11 ملیۆنیان بەردەوام دەیخۆنەوە مدمین الخەمر گۆڤاری ئەدمانی بەریتانی دەڵێت ئەو زیانانەی کە لە کێشەی عارەق خواردنەوە دەکەوێتەوە تەنها لە ساڵی 1983دا گەیشتۆتە 640 ملیۆن جونەیهی ئیستەرلینی 69 ملیۆنی تریش لە نەخۆشخانەکاندا بۆ چارەسەریان سەرف کراوە ئەو زیانە مادیانەی کە لە عارەقەوە دەکەوێتەوە لە نەتەوە یەکگرتوەکاندا لە شەستەکاندا بۆ هەر ساڵێک گەشتۆتە 2 ملیار دۆلار لە ساڵی 1970دا وەزارەتی تەندروستی ئەمریکی لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە کە ئەو زیانانەی لە ئابووری دەکەوێت لە بوارەکانی تەندروستی و کۆمەڵایەتی و پیشەسازیدا لە ساڵێکدا دەگاتە نزیکەی 43 ملیۆن دۆلار پرۆفیسۆر شاکێت بە ڕاشکاوی دەڵێت لە 93 دانیشتوانی نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا مەی دەخۆنەوە لە 140 بۆ 50 تووشی نەخۆشی دەبن و چاک دەبنەوە لە 105 لە ئافرەتان و لە 110 لە پیاوان تووشی نەخۆشی درێژخایەن دەبن سەرژمێریەکی ئەمریکی جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە نیوەی حاڵەتە خۆکوژیەکان بە هۆی سەرخۆشیەوە و لە 34 تاوانی فراندن و دەزرێژی و لە 64 ڕووداوی ڕۆشتن و هاتوچۆی لێ دەکەوێتەوە تەنها لە بەریتانیادا ساڵانە زیاتر لە 33,000 کەس بەهۆی ئەم شەرابە ڕۆحیەوە دەمرن کە زۆربەیان لە نێوان تەمەنی 27 بۆ 30 ساڵیدایە لە کاتێکیشدا کە ساڵانە 164 ملیۆن ئیستەرلینی بۆ چارەسەری نەخۆشەکان تەرخان دەکات و زیاد لە 3 ملیۆن ئیستەرلینیش زیانی لێ دەکەوێت
زیاد لەمەش لە نەخۆشخانەکانی ئەم وڵاتەدا زیاتر لە 20 بۆ 30,000 کەس تووشی نەخۆشی عەقڵی و دەرونی دەبن. بڕی ئەو زیانانەی کە بەهۆی عارەقەوە لە کۆمەلگات دەکەوێت دەگاتە 166 بلیۆن دۆلار لە ساڵێکدا. سەیەکی وڵاتانی پیشەسازی عارەق بۆتە هۆی نەخۆشکەوتنیان. لە وڵاتی ئیرلەنداش لە 40% نەخۆشەکانی بەم هۆیەوەیە. لە رووسیاش ساڵانە نزیکەی 47,000 کەس دەکوژێت. لە 40%یان بەهۆی نەخۆشی ترسناک یا هۆکارەکانی هاتوچۆ دەبێت. چەندین کێشەی تری کۆمەڵایەتی لەبەر لاوازی پەیوەندیان و ئارام نەگرتن و چاوپۆشی نەکردنیان دێتە ڕێگە. لە لێکۆڵینەوەیەکی نوێدا هاتووە کە ڕێژەی تەلاق لەناو گەلی ئەمریکیدا ئەوانەی کە دەخۆنەوە هەردووچیان یان یەکێکیان سێقاتی ئەوانی ترە کە ئارەق ناخۆنەوە. هەر لەبەر خراپ مامەڵەکردنیان بەرامبەر منداڵان 1 ملیۆن منداڵ دەفەوتێن و دەستدرێژی دەکرێتە سەریان. لە 181یان بەهۆی ئەم دێوەزمەیەوە دەبنە قوربانی. ئەو منداڵانەی کە لە خێزانێکی ئارەقخۆردا لەدایک دەبن و گەورە دەبن پێویستیان بە چارەسەری لە 132 زیاترە لەوانی دی کە ئەمەش باپێی ئەو سەرژمێریەی ساڵی 1991 بەلایەنی کەمەوە دەگاتە 6 بۆ 28 ملیۆن منداڵ لە 143یان هەر لە تەمەنی منداڵیەوە تووشی شەکرە دەبن. لێکۆڵینەوەیەک ئاشکرای کردووە کە عەرق کلیلی 186 کوشتنی بە هەڵە و 154 کوشتنی بە ئارەزوو لە 162 دەستدرێژی و لە 148 دزی و لە 144 خۆفڕێدان و لە 166 بەکارهێنەری مادەی سەرخۆش و سڕکەرەکانە. 4 ملیۆن کەس لە ئێران بەدەست مادەکانی تلیاک و هاوشێوەکانی گرفتارە و 5,000 کەسیشی کردوتە قوربانی. ڕێژەی خۆکوشتن لە ناو کحولخۆرەکاندا 80 قاتی کەسانی دیکەیە. زیانی کۆمەڵایەتی جگە لەو زیانە زۆر و زەبەندانەی کە باسکرا کاکی عارەقخۆر پشکی باشی لا ڕووی کێشە کۆمەڵایەتیەکانەوە بەردەکەوێت کە هەر مەپرسا وەکو دەڵێن حەدیث به ولا حەرەج. بابەی عارەقخۆر هەمیشە درێژایی ژیانی پڕە لە زیان و دوودڵی و دڵەڕاوچێ و پەستی و هەڵچوون و کە پشتگوێ خستن هەمیشە هەست بە نائارامی و بێزاری دەکات. مەگەر تەنها ئەو چەند خولەکە نەبێت کە عەقڵی لای خۆی نەماوە و لە هەوای خۆیدا دەژیت. هێندە کێشە و جەنجاڵی تێدایە لێی دەڕژێت و کۆتایی نایە وەک کێشەی پەیوەندی خێزانی و هاوڵی و کێشە لەگەڵ خاوەن ئیش و کەم توانایی پێکەوە ژیان و کارکردن کە ئەمەش سەر بۆ بەتاڵی و بێکاری ڕادەکێشێت تاوای لێدێت ئەو کەسە دەبێتە کەسێکی بێزار و جێگای لادڵی کەسدا نابێتەوە و لە ناو خەڵک و کۆمەڵگەشدا وەک پێویست خۆش ناویستێن و ڕێزیان لێ ناگیرێت مەگەر کەمێک لەبەر ترس یا خاتری شتێکی تر. خۆ ئەمەش چەندین کاردانەوەی خراپی لەسەر دەرونی برای شەرابخۆر دەبێت و هۆکاری نیگەرانی و دڵتەنجی هەمیشەی دەبێت. لە سەرنجامیشدا کەسێکی تووڕە و ڕەشبینی لێ دەردەچێت و هەندێک جاریش سیفەتی خۆپەرستی و خۆفەڕستکردنیشی تێدا زیندوو دەبێتەوە. خۆ ئەمەش دەگەڕێتەوە بۆ پڕکردنەوە و قەرەبووکردنەوەی ئەو لایەنانەی کە لە دەستی چووە یان بە کاڵی لای ماونەتەوە. دواتر کەسێکی وای بۆ نامێنێتەوە هەر خۆی تەنیا دەمێنێتەوە. هەر شتێکیش ڕێگر بێت لا بەردەم حەز و ویستەکانیدا ئەم ڕوبەڕووی دەبێتەوە و باتوندی باگژیدا دەچێت تا دەبێتە کەسێکی شەڕەنجێز و تووڕە. ئەمەش ڕەنگە تا ماوەیەک یا لە هەندێک شوێندا بۆی بچێتە سەر بەڵام دواتر زاڵم زەواڵی بۆ دەبێت و تووشی لێدان و شەڕ و گرتن و بەندکردنیش دەبێتەوە. ئەو کاتیش خەمخۆرێکی وەهای نابێت و داڵدرەوەیەشی دەست ناکەوێت. ئەمەش چەندین نەخۆشی دەرونی تری لێ دەکەوێتەوە وەک خەمۆکی و بێزاری و گۆشەگیری و خۆڕەنگە هەندێکیشیان توانای هەڵگرتنی ئەم بار و ناڕەحەتیانەیان نەبێت و پەنا بباتە بەر خۆکوشتن پەنا بەخوای گەورە و ڕۆشتنی بۆ ناو دۆزەخی هەمیشەی و هەتا هەتایی. کورد واتانی لە هەموو جەژێک دەبێت و دنیا و قیامەتی دەدۆڕێنێت. جا ئایا خۆشیەکی کاتی و کەم ئەوە دەهێنێت کە هێندە زیان بە لایەنی ئاینی و کەسیەتی و کۆمەڵایەتی خۆمان بگەێنی و ئەو هەموو قوربانیەی لە پێناودا بدرێت؟ بەڵام بەداخەوە لە بڕی ئەوەی نرخیان گرانتر بکەن کە نرخی لە زۆرێک شەربەت و جۆرەکانی ساردی هەرزانترە. تازە بە تازە لە کوردستاندا ڕێگە باکردنەوەی کارگەی کحولی دەدرێت و خزمەتگوزاری و کار ئاسانی بۆ دەکرێت. ئایا ئەمە هەستکردنە بە بەرپرسیارەتی؟ ئایا ئەمە دڵسۆزیە بەرامبەر لاو خەڵکی موسڵمان و کوردستان؟
ئەی ئەگەر کەسانێکی زۆر تووشی لادان و تێکدان بوون یاسا دادگایی و سزایان بۆ دیاری ناکات ئەی ئەو کات کەس مافی سەرزەنشت و تۆڵە لێیان دەبێت پۆڵینکردنی ڕێژەی خواردنەوەی لە وڵاتاندا لە راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانیدا لە ساڵی 1996 باسی 154 وڵات تێیدا هاتووە کە هەندێکیان بەم شێوەیەیە. یەکەم وڵات ڕێژەی عەرق خواردنەوە بە هەموو جۆرەکانیەوە بۆ هەر یەکێک لە دانیشتوانی پلەی پۆڵێنکردن ڕیزبەندی. یەکەم سلۆڤانیا 15.15 دووەم کۆریا 14.40 سیەم بەریتانیا 9.41 32وەم ئەمریکا 8.9 68 لوبنان 5.43 85 ئیمارات 3.06 131 عێراق 0.61 133 مەغریب 0.58 135 میسر 0.53 144 جەزائیر 0.27 سووریا 0.21 153 کۆتا دەوڵەتی عەرەبی یەمەن 0.15 154 کۆتا دەوڵەت ئیندۆنیسیا 0.9 پلەی تاوانی عەرق سەربازێکە لە سەربازی داگیرکەران و دوژمنانی ڕەوشت و مرۆڤایەتی لە گولە کاریگەرترە و بەو هۆیەوە دەتوانرێت زاڵ ببن بەسەریاندا و چارەنووسیان داگیر بکرێت و ڕەوشتیان بشێوێندرێت جگەلەوەی کە لە قورئاندا حرام کراوە چەندین بەڵگەی تۆقێنەریشی لەسەرە. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت لعنت الخمر على 10 أوجه بعينها وعاصرها ومعتصرها وبائعها ومبتعيها وحاملها والمحمولة إليه وأكل ثمنها وشاربها وساقها رواه الترمذي وأبو داود وابن ماجه وأحمد. واتا لا در والنفرة لا ميكراوة لا خوي لوي دايكوشيت لوي داوای کوشینی دەکات لا فرۆشیاری لا کڕیاری لا هەڵگری لەوەی بۆی دەبن لەو کەسەی پارەکەی دەخوات لەوەی دەیخواتەوە لەوەشی دەیجێڕێت. هەر ئەم ژارە کوشندەیەشە ئەمڕۆ ناویان ناوە مەشروباتی ڕۆحی. بێگومان دەبێ ئەم ناوەشی لێ بنرێت چونکە پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی کەسانێک لە ئومەتەکەی من ئارەق دەخۆنەوە و بە ناوێکی تریش ناوی دەبن. ليشربن أناس من أمة الخمر ويسمونها بغير اسمها رواه أحمد وأبو داود وابن ماجه والنسائي. بۆیە لێرەدا دەڵێم ئەو ئاوە جۆیەشی ئەمڕۆ هەیە و ناویان ناوە بیرەی ئیسلامی کە ناوێکی هەڵەیە چونکە یا بیرە نییە یا ئیسلامی نییە بۆیە دەبێت خۆی لێ بپارێزرێت چونکە وای دەبینم ئەمەش ڕێگە خۆشکردن بێت بۆ ئەوی تر و وردە وردە کوحولی تێکەڵ بکرێت و تا لە سەرنجامدا لای موسڵمانانیش ئاسایی دەبێتەوە. دەنا ئەگەر وانە بۆچی لە هەمان بەرگ و شوشەدا دروست دەکرێت چ گرنتیەک هەیە کە ئێستاش بێکوحوڵ بێت ئەگەر ئێستاش وا بێت ئایا لە دواییدا هەروە دەمێنێتەوە کەواتە باشتر وایە خۆی لێ بپارێزرێت و کڕین و فرۆشتن و بانگەشە و هەموو ئەوانەی بۆ نەکرێت چونکە ئەمە بە پیلان و پیلانی دەزانم تاکو لەو ڕێگەیەوە موسڵمانانیش توش بکەن و لە خشتە ببرێن. جۆرەها مەشروباتی ڕۆحی تر دروست دەکرێت لە ژێر ناوەکانی بڕاندی، ڕووم، بۆرد، فودکە، شیری، شەمپانیا، چین. ئەمانەش تاکو چری لە مادەی ئیثانۆلیش زۆرتر بێت زیان و کاریگەریشی زیاتر دەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت ثلاثة لا يدخلون الجنة مدمن الخمر وقاطع الرحم ومصدق بالسحر. واتە سێ کەس ناسنە بەهەشتەوە. ئارەقخۆر کەسێک پەیوەندی خزمایەتی بپچڕێنێت، کەسێک باوڕ بە سحر بکات. و بە هەمان شێوە دەفەرموێت إياك والخمر فإنها خطيئتها تفرع الخطايا كما أن شجرتها تفرع الشجر رواه ابن ماجه. واتا دەخیل خۆت لەمەی بپارێزە
بەدڵنیاییەوە هەڵەکانی هەڵەی تری لێ دەبێتەوە هەروەکو چۆن دارداری تری لێ دەبێتەوە. هەروەکو ئەو کەسەی کە ناچار کرا عەرەق بخواتەوە یان حەرام لەگەڵ ئافرەتێکدا ئەنجام بدات یان منداڵێک بکوژێت، بۆیە ئەویش عەرەقەکەی لاسووکتر بوو لە دووەم و سەیەم تا سەرخۆش بوو عەقڵی لای خۆی نەما. ئینجا دوانەکەی تریشی بەدوا داهات. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ مدمن خەمر كعابد وثن رواه ابن ماجه. واتە هۆگربووی عەرەق وەکو ئەو کەسەوایە کە بت دەپەرستێت. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ وحلف ربي عز وجل بعزته لا يشرب عبد من عبيدي جرعة من خمر إلا سقيته من الصديد مثلها يوم القيامة. رواه أحمد. وتا خواي پروردگار سوێندی بەعیزەتی خۆی خواردووە هەر بەندێک لە بەندەکانم تەنها قومێک لە عەرەق بخواتەوە لە ڕۆژی قیامەتدا بە ئەندازەی ئەوە چێم و زوخاوی دەرخوار دەدەم. بێگومان ئەمەش کاتێکە ئەگەر تەوبەی لەسەر نەکات. ئەگەر تەوبەیەکی ڕاستەقینە و یەکجارەکی کرد ئەوە خوای بەخشندە بە فەزڵ و گەورەی خۆی لێی دەبورێت. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سێ کەس لە ڕۆژی قیامەتدا خوای باڵادەست بە چاوی سۆز و مێهرەبانیەوە سەیریان ناکات. یەکەم ئەو کەسەی ئازاری دایک و باوکی دەدات. دووەم ئافرەتێک کە خۆی بشوبهێنێت بە پیاو. سەیەم پیاوی بێغیرەت. سێ کەسیش زوو لە سەرەتاوە ناسنە بەهەشتەوە. یەکەم ئازاردەری باوک و دایک. دووەم عەرەق خۆر. سەیەم ئەو کەسەی کاشت دەبەخشێت و منەتی لەسەر دەکات. ڕەواه النەسائی و ئەحمەد. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من شرب الخمر فسكر لم تقبل صلاته 40 ليلة. مسند إمام أحمد. وتا هەر کەسێک عەرەق بخواتەوە و سەرخۆش ببێت ئەوە ماوەی 40 شەو نوێژی لێوەرناگیرێت. لا فەرمایشتێکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من شرب الخمر وسكر لم تقبل له صلاته 40 صباحا وإن مات دخل النار فإن تاب الله عليه. رواه الدارمي وابن ماجه. وتا هەر کەسێک عەرەق بخواتەوە و سەرخۆش ببێت بۆ ماوەی 40 ڕۆژ نوێژی قبول نابێت. ئەگەر مردیش دەچێتە ئاگرەوە ئەگەر تەوبەشی کرد پەروەردیگاری بەسۆز و مێهرەبان لێی وەردەگرێت. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی تری پیرۆزدا دەفەرمێ من شرب الخمر لم يرضى الله عنه 40 ليلة فإن مات كافرا وإن تاب الله عليه وإن عاد كان حقا على الله أن يسقيه من طينة الخبال. قالت قلت وما طينة الخبال؟ قال صديد أهل النار. رواه أحمد. وتا هەر کەسێک عەرەق بخواتەوە خوای گەورە بۆ ماوەی 40 ڕۆژ لێی ڕازی نابێت. ئەگەر لەم ماوەیەشدا مرد ئەوە بە کافری دەمرێت. ئەگەر تەوبەشی کرد ئەوە پەروەردیگاری جیهانیان لێی وەردەگرێت. ئەگەر جارێکی تر گەڕایەوە سەری حەقا لەسەر پەروەردیگار کە تینەت الخەبالی دەرخوارد بدات. منیش عەرزم کرد تینەت الخەبال چییە؟ ئەویش لا وەڵامدا فەرمووی کێما و زوخاوی دۆزەخیەکانە. بەهەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن ولا يشرب الخمر وهو مؤمن. رواه مسلم والنسائي وأبو داود وابن ماجه وأحمد. وتا ئەو کەسەی کاری بەدڕەوشتی ئەنجام دەدات لەو کاتەدا هیچ ئیمانێکی نییە. ئەو کەسەشی دزی دەکات لا کاتی دزیکردنەکەیدا ئیمانی نییە. ئەوەشی عەرەق دەخواتەوە لە کاتی خواردنەوەیدا ئیمانی نییە. لەمەوە ئەوە تێدەگەین کە ئەگەر یەکێک لەم کاتانەدا بمرێت ئەوە بەبێ ئیمان و بە کافری دەمرێت. دەبێت ئەوەش بزاندرێت کە پەنا بەخوای گەورە خواردنەوەی مەی بارید و هۆکارێکی گەورە دەبێت بۆ ئەوەی کە ئیمان دەرباز نەکات و بێ ئیمانی بمرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ اجتنبوا الخمر فإنها أم الخبائث فاجتنبوا الخمر
فإنه والله لا يجتمع والإيمان أبدا إلا يوشك أحدهما أن يخرج صاحبه رواه النسائي. وتا خوتان لمي بپارێزن چونکە بەڕاستی دایکی هەموو پیسی و تاوانەکانە. خۆتان لەمەی بپارێزن چونکە سوێن بەخوا لەگەڵ ئیماندا یەک ناگرن و کۆنابنەوە و زۆر ئەگەری ئەوە هەیە کە عارەقەکە ئیمانەکەی وەدەرنێ. خۆ لەبەر ئەو هەموو زیانە زۆرانەیە کە بە دایکی تاوان و گەورەی پیسیەکان ناوزەت کراوە. ئەم فەرمودێش حیکمەتگەلێکی زۆر مەزن و کۆتان نەهاتووی تێدایە کە کەمێک لەوانە باسکرا. نەک حرامە بخورێتەوە بەڵکو نابێت لەو کۆمەڵ و شوێنشدا دابنیشیت کە تێیدا دەخورێتەوە هەروەکو دەفەرموێت من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يجلس على مائدة يشرب عليها الخمر رواه الدارمي. واتا هەر کەسێک باوەڕی باخوا و قیامەت هەیە با لەسەر سفرەیەک دانەنیشێت کە عارەقی لەسەر بخورێتەوە. جارشیان ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت داری لە کۆمەڵێک عەرەق خۆردا. بەڵام یەکێکیان تیا بوو بەڕۆژوو بوو وتیان خۆ ئەوەیان بەڕۆژووە. اینجا ئەویش ئەو ئاەتە پیرۆزەی خوێندەوە کە ئەڵڵا سوبحانە وتەعالا لا سورة النساء آية 140 دفرمه وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا. وتا هەتا واز لەو قسە و باسانە نەهێنن لەگەڵ ئەوانەدا دامەنیشن کە گاڵتە بە ئاینی پەروەردیگار دەکەن. خۆ ئەگەر وانەکەن ئەوە ئەو کات ئێوەیش وەک ئەوان لەو گوناه و تاوانەدا بەشدار دەبن. بەڕاستی خوای گەورە دووڕوو کافرەکان لەناو دۆزەخدا هەمویان بە یەکەوە کۆ دەکاتەوە. دوای شارەزابوون و ئاگاداربوون بەم هەموو زیان و کاریگەریە خراپانە ئەو حکمەتە گەورەیەمان یاد دەخاتەوە کە هەر شتێک حەرام کرابێت تەنها لەبەر بەرژەوەندی بەندەکانە و هیچی تر. ئەوە ڕاستیەکان زیاتر پەردەی لەسەر هەڵماررا و ڕوون کرایەوە و لە دەرگای ژیریدا و هەژاندنی. جا ئەگەر کەسێکیش نەهەژێ و هۆشیار نەبێتەوە دەبێت سەرنجام باجەکەی بدات. گەڕەکە بیریش لەوە بکرێتەوە کە ئەم ئیسلامە چەندە سەرچاوێکی خاوێن و پاچی هەیە و لەگەڵ هەموو زانستێکی پاکیشدا دوانەیە و هیچ کاتێک لێی جیانابێتەوە. سزای عارەق خۆر شتێکی هێندە خراپە بۆیە سزایشی بۆ دانراوە. ئەو کەسەی عارەق بخواتەوە کەم بێت یا زۆر سەرخۆشی بکات یا نەیکات دەبێت داری حەدی لێ بدرێت. ئەمەش بۆ کەسێکی عاقڵ کاتێک کە دەیخواتەوە و دەزانێت کە حرامە دەبێت دەسەڵاتداری وڵات 40 داری لێ بدات. ئەگەر دووبارەی کردەوە دەبێت 80 داری لێ بدات. ئەگەر 3 بارەیشی کردەوە بۆی هەیە بیکوژێت. بۆیە ئەم سزایەشی بۆ دانراوە تاکو و نزیکی نەکەونەوە و تووشی ئەم هەموو ئازار و زیانانە نەبن. خۆ ئەگەر باوەڕیشی پێی نەبوو ئەوە کافر دەبێت. ئەمەش دوای ئەوەی کە بۆی ڕوونکرایەوە کە خراپ و گوناهە. اینجا ئەگەر هەر بەردەوام بوو ئەو کات حاکمی شەرعی ئەو حەدەی لێدەدات. ئیمان و چارەسەری دەرونی. زانای دەرونی یونج دەڵێت دەگونجێت ئیمان لە دەرمان و هەموو ڕێگا و هۆکارە دەرونیەکانی دیکە باشتر و زۆرتر چارەسەری نەخۆشیەکان بکات و کاری گەرتر بێت. لە جیهانی ئیسلامیدا زیاتر بایەغ بە چارەسەرکردنی بواری دەرونی لە ڕێگەی ئیسلامەوە دەدرێت. بەتایبەت بۆ ئەو کەسانەی هۆگر مدمین بوون لەسەر مادە هۆشبەرەکان. یەکێک لەوانە پزیشکی میسری دکتۆر مستەفا فەهمی دەڵێت هۆگری مادە سەرخۆشکەرەکان هەستێکی ئاینی هەیە. ئەویش ئەوەیە کە هەست بە تاوان و لادان و دڵتەنجی دەکەن. بۆیە بۆ چارەسەرێک دەگەڕێن کە ڕزگاریان بکات. لەبەر ئەمە تەوبە و گەڕانەوە بۆ لای پەروەردیگار گەورەترین هۆکاری لابردنی ئەو خەفەت و هەست بە تاوان باریەیە. لە ڕاستیدا ئیمان بە هەموو شاباڵەکانیەوە بەناو قوڵای و ناخی دەروندا دەچێتە خوارەوە و جۆرە دڵنیاییەک دروست دەکات کە هیچ کاتێک خەم و دڵڕاوچەیەکی ناهێڵێت و
لا بڕی ئەمانە جۆرە ئارامیەکی پێدەبەخشێت کە سنوور بۆ هەموو کارێک دابنێت و نەهێڵێت توخنی حرامەکان بکەوێت. لە بەرهەمەکانی تری ئیمان ئەوەیە کە لە ڕەشبینی دەیپارێزێت و لە ڕابردوو ئێستا و داهاتوو ڕازی دەکات. خەم بۆ ڕابردوو ناخوات، ڕقی لە ئێستای نابێت، لە داهاتووشی ناترسێت، چونکە دەزانێت هەمووی لالایەن پەروەردیگاری خاوەن زانست و توانستەوەیە. هەر ئەم گەشببینیەشی وهای لێ دەکات ئەگەر نەخۆشکەوت بێهیوان نەبێت و چاوی لە دەرگای شافیە، کاتێکیش تووشی ناڕەحەتی بوو چاوەڕێی ڕەحمەتی ئەڵڵا دەکات. ئەگەر تووشی هەر جۆرە تەنکە ژیانیەکیش بوو ئومێدی خۆشگوزەرانی داهاتووی هەیە. ئەگەر گوناهێکیشی کرد ئەوە بە بەخشندەی و لێبوردنی پەروەردیگاری گەلێک دڵخۆشە. بەڕاستی ئەمانە دڵ دەکاتەوە و دەروون دەشواتەوە و دەم و چاویش ڕووناک دەکات، تاکو لە سەرنجامدا بڕوانامەی بەختەوەری پێدەبەخشێت. ئیتر بۆ پەنا دەباتە بەرخۆ بێهۆش کردن. کورتە چیرۆکێک مرۆڤی باوەڕداری ڕاستەقینە لە هەموو کێشەیەکی سەرخۆشکردن بەدوورە، لەبەر ئەوەی ئیمانەکەی دژی ئەم جۆرە کارانەیە، بۆیە دەیپارێزێت و ناهێڵێت هیچ کات بیر بکاتەوە کە چۆن بیخوات یان بیکات، چونکە دڵ و جەستە و ڕۆحی باخوای گەورە سوپاردووە و سەربازێکی ملکەتی ئەو فەرمانڕەوە و دەسەڵاتدارەیە و هیچ کاتێک ناتوانێت پێچەوانەی خۆشەویستەکەی بجوولێتەوە. وەکاتەکانی بە بەندایەتیکردن ئاوەدان کردوتەوە بەردەوام هەست بە چاودێری خوایی دەکات بە سەریەوە و هەمیشە وا دەزانێت ئەو دەیبینێت هەروەکو پێشەوامان موحەممەد صلی الله عليه وسلم دەفەرموێت چاکە بریتە لەوەی کە خوای گەورە وا بپەرستیت وا بزانێت دەیبینێت، خۆ ئەگەر تۆ ئەو نەبینی ئەوە بەدڵنیاییەوە ئەو تۆ دەبینێت، وەک دەفەرموێت ئەن تەعبود الله كأنك تراه فإن لم يكن تراه فإنه يراك. رواه البخاري ومسلم. بەندەی ڕاستەقینە ناتوانێت گوناه بکات، ئەگەر کردیشی ئەوە خێرا سەرزەنشتی خۆی دەکات و خۆی بەتاوانبار دەزانێت، نەک گوناهی زۆر کەڵەکە بکات و خۆیشی بەباش لە قەڵم بدات. ناوەڕۆکی ئەم شیعرەیشی بیرە کە چەند جوان دەڵێت سەرپێچی خوا دەکەیت و واش دەزانی خۆشت دەوێ، شەرمە بۆ تۆ کە کارێکی وەها ناشیرنت لێ دەکەوێ. ئەگەر خۆشەویستیەکەت ڕاست بێت گوێڕەیاڵی دەکەیت، خۆشەویست گوێڕەیاڵی ئەو کەسەیە کە خۆشی دەوێ. دڵێکیش ئەم جۆرە هەست و خۆشەویستی تێدا بێت ئەوە جێگەی حەرامی تێدا نابێتەوە. ئەگەر دڵێکیش کرایە هێلانەی حەرام و تاوان ئەوە جێگەی خۆشەویستی خوای تێدا نامێنێت. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم بابەتە با گوێ لەم چیرۆکە بگرین. گەنجێک بە ناوی حوسێن ئەبوو عەناتر هەبوو لە ڕواڵەتدا مرۆڤ بوو، بەڵام لە ڕاستیدا گورگ بوو لە شێوەی مرۆڤدا. هەمیشە سەرقاڵی دەزرێژی و فڕاندن و کوشتن و بڕیم بوو. هیچ تاوانێکی نەداهاتە ڕێگا و خۆی لێ بپارێزێت، هیچ زۆرێکی عەرەق و مادەی سەرخۆشکار نەمابوو دەستی نەکەوێت کە بە ڕێگاشدا دەڕۆیش منەتی بەسەر زەویدا دەکرد. خەڵکی هەموو لێی دەترسان و خۆیان لێ دەپاراست. لەم شکۆفەی یاخیبوونەیدا دایکی کۆچی دوایی کرد. زۆری خۆش دەویست، بۆیە زۆر بۆی نیگەران بوو. کاتێکیش لە دوای تەرمەکەیەوە دەڕۆیشت باوەڕی نەدەکرد مردبێت. ئەو دایکەی کە چەندین ساڵ بەخێوی کرد و نازی کێشا و چەندە بە خزمەت بوو، ئێستاش وا لە توی چەند پارچە قماشێکەوە و ناویانەتە سەرشانیان و بەرەو گۆڕستان و شاری خامۆشانی دەبن. بۆ تاریکایی گۆڕ بەڕێی دەکەن و پاشان گڵڕێژی دەکەن. لەو کاتەدا حوسێن دەستی بە گریانێکی زۆر باسوێ و ئازار کرد. هیچ کات بیری لەم ڕۆژە نەکردبووە. بگرا بە بیریشی دانەدەهات. لەم کاتەدا مامۆستاکە کە لە تەنیش خۆیەوە داینا ئینجا بە دەنگێکی بەرز تەلقینی دایکی کرد. ئەم ڕووداوە کاریگەریەکی زۆری لەسەر دڵ و دەرونی حوسێن دروست کرد. هەست و زۆزی داچڵەکاند. بەرچاوڕوونی پێبەخشی دنیای لە بەرچاو کەوت. ڕاستی ژیان و مردن و مرۆڤی بۆ دەرکەوت. ئێستا بۆ یەکەم جار بیر لە وشانت دەکاتەوە کە پێشکەمێک مامۆستا لەسەر گۆڕی دایکی دەیگوت مردن حەقا، بەهەشت حەقا، ئاگر حەقا، زیندووبوونەوە حەقا. بۆیە لەم کاتەدا هەستی بە حاڵەتێکی جیاواز کرد کە لەوە و پێش هەستی پێنەکرد بوو.
هۆن هۆن فرمێسک وەک کانیاوی بەهار بەخوڕ لە چاوەکانی دەهات نەخوار هەرکا گەڕایەوە خێرا خۆی شۆرد و خۆی گەیاندا قورئانەکەیان و دەستی کرد بە نوێشکردن لەمڕۆ بەدواوە لا ڕیزی یەکەمی مزگەوتدا شوێنێکی بۆ خۆی تەرخان کرد هەموو خەڵکی دەیان ناسی هەر بەمەیشەوە نەوەستا بەڵکو هەوڵی زۆری بۆ شارەزابوون لە ئیسلام و شەرع دەدا تاکو ئاگاداریەکی باشی پەیدا کرد و ئینجا چەندین هاوڵ و قوتابی بۆ دروست بوون ناویشی لە حوسێن ئەبوو عاناتڕەوە گۆڕا بوو شێخ حوسێن زۆربەی دەرسەکانی مزگەوتی لەسەر کات بە فیڕۆنەدان و زایە نەبوونی تەمەن بوو تاکو ناوبانجی بڵاو بوویەوە و کۆڕەکانی فراوان بوون ئەم چیرۆکە ڕاستی قسەکەی یونج دەسەلمێنێت کە ئیمان باشترین چارەسەرە بەڕاستی ئەمە بەرهەمی ئیمانە پێویستە تۆوەکە بچێنرێت تاکو ئاوەها بەرهەمی جوان پێشکەشی کۆمەلگا بکات ئەگەرنا ژیانێکی پڕ دەردەسەری و تەنگە ژیانی و ئەندێشەی پڕ ئازار و ترسود لە ڕاوچێ و خۆسەرخۆشکردن و خۆکوشتن بەرهەم دێت ئەمە هەر لە دنیادا ئەی لە قیامەتدا بە وەڵامی ئەم پرسیارە خوای گەورە سبحانه وتعالى لا سورة طه آيتي 124 تاكو 127 دفرمه ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى وكذلك نجزي من أسرف ولم يؤمن بآيات ربه ولعذاب الآخرة أشد وأبقى واتاهر كسيك باوري با قرآن نبيتو شويني نكويت ئەوە ژیانی دنیا و گۆڕی زۆر تاڵ و ناخۆش دەبێت ئەبوو سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێت سەبارەت بەم ئاەتە دەفەرموێت گۆڕەکەی لێدێتەوە یەک گۆڕە و شار دەدرێت تاکو و پەراسوەکانی دەبن بە یەک یان کێما و زوخاوی دۆزەخی دەرخوار دەدرێت لە قیامەتیشدا بە کوێری حەشری دەکەن پاشان بەندەکەش دەڵێت خوایە بۆچی بە کوێری حەشرت کردم خۆ من لە دنیادا بینەر بووم خوای گەورەش پێی دەفەرموێت وەکو چۆن تۆ پشتت لە قورئان هەڵکرد و شوێنی نەکەوتیت و لە بیری خۆتت بردەوە ئاوا ئێمەش تۆ لە خێر و ڕەحمەت لە بیر دەکەین و بێبەشت دەکەین دەشت خەینە ئاگرەوە هەروەکو چۆن تۆڵە دەسێنین لە کەسێک کە قورئان بەرنامەی نەبێت ئەوەهاش تۆڵە لەو کەسە دەسێنین کە هاوڵی بۆ خوا داناوە و باوەڕی بە بەڵگە و نیشانەی خوای گەورە نەبووە خوای خاوەن دەسەڵات و توانە لە دنیا و قیامەتدا بەردەوام ئازار و سزای توند و بەسووی دەدات لە کۆتاییدا دەڵێن گەرەکە زۆر ئاگامان لە خۆمان و منداڵەکانمان بێت گەرنەمامێک بە لاری بڕوات کە بوو بە دارێکی گەورەش هەر لار دەبێت ئەو کاتەش داری لار هەر سێبەری لار دەبێت یەکەم بەرپرسێکی ئەو لادان و یاخیبوونا دایک و باوک و خێزانە گەر لە منداڵیەوە باوردی چاودێری بکرێن و تۆی ئیمان لە دڵ و دەرونیاندا بچێنن گەر هاوڵی باش نەبێت نەهێڵین هاوڵایەتی کەسانی خراپ بکەن بێگومان ئەو کاتەی کە تۆی گوڵێک بڕوێنین درک نادورینەوە و بە پێچەوانەشەوە ئەگەر لێپرسینەوە و چاودێری و پەروەردەی جوان نەبێت ئەو کاتەش درک بچێنین گوڵ نادوریتەوە بۆیە وتراوە من جد وجد ومن زرع حصد هەوڵ بۆچی بدەی ئەوە دەست دەکەوێت چیش بچێنیت ئەوە دەدوریتەوە چۆن منداڵیش پەروەردە بکرێت بە شێوەیەکی گشتی کە گەورەش بوو لەسەر ئەو ڕێڕەوە دەڕوات جگە لە جۆری پەروەردەکەش هۆکارێکی تر بۆ گۆڕینی منداڵ و مرۆڤ بریتیە لەوەی ڕەفیق کە زۆر جار شتەکان ئاوەژوو و پێچەوانە دەکاتەوە پێغەمبەری مامۆستاشمان صلى الله عليه وسلم دەفەرمێت المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل رواه أحمد واتە مرۆڤ لەسەر ئاینی هاوڕێکەیەتی بە هەریەکە لە ئێوە تەماشا بکات هاوڕێیەتی چێ دەکات بۆیە پێویستە لەسەر دایک و باوک کە زۆر ئاگاداری منداڵەکانیان بن و چاودێری وردیان بکەن و لەبار و مۆدیلی خراپ و هاوڕێی خراپ بیان پارێزن
چونکە هاوڕێی خراپ لە مار خراپترە لەبەر ئەوەی مار هەر سەری دەخوات بەڵام هاوڵی خراپ سەریشی و دینیشی دەخوات. کاریگەری ئیمان لەسەر نەخۆشی دەرونی. گومانی تێدانیا کە نەخۆشی دەرونی هەر لە کۆنەوە بووە و هەتا ئێستاش هەر لە زیادبووندایە تاکو کێشەکان زۆرتر بن ئەم نەخۆشیەش زیاتر پەرە دەسێنێت. لەم بابەتەدا بە یارمەتی پەروەردیگار گەشتێک بەناو چارەسەرە معنەویەکاندا دەکەین. بۆیە دەڵێن معنەوی چونکە جەستەیی نییە و تیمار و دەرمان چارەسەری ناکات. سەرەتا دەبێ بزانین کە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرموێت ناسینی دەروون دەدبات بەرەو ناسینی پەروەردیگار. ئەگەر دەرونی خۆی باش نەناسی یاخود نەخۆش کەوتی ئەو کاتەش خواناسینەکەی ناتەواو دەبێت کەواتە سەرەتا پێویستمان بە ناسینی نەفس دەبێت تاوەکو پێویست بتوانرێت مامەڵەی لەگەڵدا بکرێت. ئەی ئەگەر لایدا یاخود نەخۆشکەوت ئەو کاتە دەبێت چ جۆرە چارەسەرێکی بۆ بکرێت و بدۆزرێتەوە. بۆ وەڵامی ئەم پرسیارە پێویستە بەڵگە و قسەی ئەو کەسانە بهێنین کە پسپۆڕن لە بواری نەخۆشیە دەرونیەکاندا و چەندین ئەزمونیان لەم مەیدانەدا هەیە تاکو ڕاستی ڕوونتر بکرێت و ببینرێت. دکتۆر یوسف قەرداوی دەڵێت زانایانی نەخۆشیە عەقڵیەکان هیچ چەک و ئامرازێکیان نییە کە بەهێزتر و باشتر بێت لە چەکی ئیمان. بەڵگەش بۆ ئەم قسەیە ئەوەیە کە توێژینەوەیەک لە نەخۆشخانەیەکی نیویۆرکدا سازکرا کە تایبەت بوو بە ئەنجامدەرانی تاوانی ئەو کەسانەی کە بەهۆی نەخۆشی عەقڵیەوە تووشیان بوو. سەرەتا بە بەکارهێنانی ئاینەوە بوو کە هۆکارێکی نوێ بوو بۆ ئەو مەبەستە بەکارهێنرا. بۆ لێکۆڵینەوە لەسەر بەکارهێنانی ئەم هۆکارە تازەیە. کارەبای تایبەتیان بۆ خانەکانی مێشک و پاشان دەرمانی ئارامبەخشیان بەکارهێنا. سەرنجامێکی زۆر باشی هەبوو کە بینیان ئەمانە کەسانێک بوون تاوانی زۆر گەورەیان ئەنجامدا بوو کەچی ئێستاش دەستیان بۆ ئاسمان بەرز کردوتەوە و بەدەم فرمێسکەوە دەپاڕێنەوە و دان بەلاوازی خۆیاندا دەنێن. بۆیشیان دەرکەوت کە ئیمان نەک تەنها بۆ نەخۆشیە دەرونیەکان شیفایە بەڵکو نەخۆشیە جەستەییەکانی شیفایەکی بەهێزە. بۆیە گەشتنە ئەو ئەنجامەی کە ئیمان شتێکی پێویستیە بۆ چارەسەری زۆرێک لە نەخۆشیە جەستەی و دەرونیەکان و یارمەتی زوو چاک بوونەوە دەدات. دکتۆر بول ئونست ئودلیفی مامۆستای یارمەتیدەری شیکاری تەشریع لە زانکۆی سانت جونس و ئەندامی کۆمەڵەی جەڕاحی دەڵێت من دڵنیام لەوەی کە چارەسەری تەواویەتی دەبێت ڕوح و جەستە هەردووچیان لە یەک کاتدا بگرێتەوە. من لایەنە زانستی و پزیشیەکە لەگەڵ ئیماندا بەکاردەهێنم اینجا دەتوانم چارەسەری تەواو بە نەخۆشەکە بگێنم. دوای بیرکردنەوەیەکی زۆر و تێڕامانێکی ورد بۆم دەرکەوت کە زانیاریە پزیشیەکان و باوەڕبوون بە پەروەردیگار هەردووچیان بنچینەیەکی هێندە پێویستن کە فەلسەفەی پزیشکی پێویستە بەکاری بهێنێت. بەڵام دووربوون لە ئومێدی پەروەردیگارەوە و تەنها پشت بەستن بە دەرمان و چارەسەرە مادیەکان دەبێتە هۆی نیوەی چاکبوونەوە یا کەمتریش لەمە. زۆرێک لە نەخۆشیەکانی مێشک بەهۆی لاوازی ئیمانە لە مێشکی نەخۆشەکاندا. لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە ئایا تاکو ئێستا وەکو پێویست و بە شێوەی گشتی پزیشکەکانی ئێمە تا چەندە ئەم ڕێگەیە بەکاردەهێنن. هەروەها دکتۆر ئەلکەسیس کارلیل دەڵێت هەر دەرونێک بە ئومێد و یادی خوای گەورە ئاوەدان کرابێتەوە زووتر چاک دەبێتەوە و یارمەتی شیفای دەدات. بە پێچەوانەی شەوە دەرونی تێکشکا و ئاڵۆز و دابڕاو لە پەروەردیگاری مەزنی درەنگ چاک دەبێتەوە. بەم شێوەیە دەردەکەوێت کەشێکی ڕۆحی کە ئیمان دروستی دەکات بەندە لە هەموو نەخۆشیەکی دەرونی و داڕمان بۆ باوەشی ڕەشبینی و بێهیوابوون و لە ڕاوشێ و ترس و ڕق هەموو ئەمانە دەپارێزێت. پزیشکی خاوەن ئەزمموی 15 ساڵیش هێنری لینک لە بواری شیکاری دەرونیدا دەڵێ جار لە دوای جار زیاتر بۆم دەردەکەوێت بۆ بەهێزکردنی کەسیەتی و گەیشتن بە کامەرانی و بەختەوەری تەنها بەدەستگرتن بە ڕاستیە ئاینیەکانەوە دەبێت. بۆ ئەم مەبەستەش تاقیکردنەوەیەکم لە سەر 226 کەس کرد کە ناوی هەمویانم بە هەموو زانیاریەکەوە نووسی. بۆم دەرکەوت کە بوونی عەقیدەیەکی ئاینی بۆ ژیانی مرۆڤ کاریگەریەکی مەزنی هەیە. لە کۆتایی ئەم لێکۆڵینەوەدا گەشتمە ئەو ئاکامەی کە ئەوەی پابەندی ئاینە کەسیەتێکی گەورەتر و باشتری هەیە بە بەراورد لەو کەسەی کە هیچ پابەندبوونێکی ئاینی نییە. بەشی دووەم جگارە کێشان. یەکەم
چیرۆکی سەرهەڵدانی تووتن و جگەرە. دووەم زیانەکانی جگەرە بۆ لەش و ماددە و کۆمەڵگە و ژیری. سەیەم پەیوەندی جگەرە بە عارەقەوە. چوارەم حکمی کێشانی لە ئیسلامدا و بەڵگەی شەرعی. پێناسەی جگەرە.